بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قوو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش دەکرێت. بەناوی خی گەورە و میێرەبان بینەران و بیسەرانی کەناڵی پەیام، سەلام عەلەیکم ڕەحمەت الله وبەرەکاتوو. خۆشحاڵم جارێکیکە و ڕۆژێکی کە لە بەرنمەیەکی کە لە بەرنمەی خۆراک دروستی یان خواندروستی لەگەڵ ئێوەی بەڕێزاوین. خۆشەویستان و ئازیزان، ئەمڕۆ بابەتێکی یەکجار گرنگم بۆ ئێوەی بەڕێز ئامادە کردو. ئێمە لە بیدایەتی ڕەمەزانەوە ئەڵێین پایەکانی لەش ساغی، پایەکانی لەش ساغی، پایەکانی لەش ساغی، باسی پایەکانی لەش ساغیەکەین بەڕاستی. یەکەم پایی لەش ساغی کە باسی خۆراک بوو، خۆراک باسی هەموو ڕەگەزە خۆراکیەکەم، هەموو ڕەگەزە خۆراکیەکانمان بۆ ئێوەی بەڕێز باس کرد، ڕوونمان کردەوە بۆ ئێوەی بەڕێز. هەموو ڕەگەزە خۆراکیەکان، هەموو پێکاتە خۆراکیەکان، هەموو جۆرە خۆراکیەکان و ڕەگەزە خۆراکیەکان بۆ ئێوەی بەڕێزمان باس کرد. ئەمڕۆ و لەگەڵ چەند هەڵقەیەکی ترە باسی پایەکانی تری لەش ساغیەکەین. هەموو بەرنامەکە لە بیدایەتی ڕەمەزانەوە هەر لەگەڵیایە باسی نەخۆشی ئەکەین، ئەڵێین باری تەندروستی دەرونی، کە ئەڵێین فڵان نەخۆشی قەڵەوی، ئەڵێین تەندروستی دەرونی، کە ئەڵێین نەخۆشی دڵ، ئەڵێین تەندروستی دەرونی، کە ئەڵێین پەستانی خوێن، زیابوونی پەستانی خوێن، ئەڵێین تەندروستی دەرونی، کە ئەڵێین نەخۆشی شێرپەنجە و برادەرەکانی، ئەڵێین تەندروستی دەرونی، کە ئەڵێین نەخۆشەکانی تر، هەر ئەڵێین تەندروستی دەرونی. بۆیە لێرەیە لە مەڵقەیە بۆ ئێوەی بەڕێز ئەمەوێ بە بەجوانی باش گوێم لێ بگرن ئەمڕۆ، باشە ئەم تەندروستیە دەرونیە چییە؟ بۆ گرنگە؟ بۆ ئەم هەموو هۆکارەیە دروستەکە؟ بۆچی باسی هەر نەخۆشیەکەکەی ئەڵێ کاکە باری دەرونی و چاکە؟ هەستیاری کۆڵۆنت هەیە ئەڵێ وەڵای تەندروستی دەرونی. بۆ باسی ئەمەتان بۆکەم ئینشاءڵڵا، و چۆن ئێمە بۆچی ئەڕۆینە ئەم بۆ تەندروستی دەرونیمان تێک ئەچێ. باسی ئەوانەتان بۆکەین و حەلەکەی چییە و چۆن ئێمە خۆمان دوور گرین لە باری دەرونی ناڕێکی. باسی ئەوەتان بۆکەم، بەڵام وەک هەمیشەی پرۆگرامەکە ئەڕۆمە لای بەڕێزان هەردوو شەفی پرۆگرامەکە با بزانین ئەوان خواردنی چیمان بۆ ئامادە کردەوە. دێمە خزمەتی ئەوەی بەڕێز، فەرموو لەگەڵمان نابن. هاتینەوە. ئەسسەلام عەلەیکم. باری دەرونیتان چۆن؟ الحەمدولله زۆر باش. ناشێف ئێمە شێفی نەبێت باری دەرونمان زۆر باش بێمە خواردن پێشکەشی خەڵکی. نەمڕۆ وەسێتم بۆ کرد ئەمەد ئەگەر ئینسابن ساڵەتە تو هاتیان بەرنامەیەوە هەر خۆ برنج دروست کە بڵێم برنجی شێف دیاری وڵاتێش شێف دیاری گەڵم درێژ بی ئینشاءالله. چیمان بۆ ئامادە بەناوی خۆی گەورە ئەمڕۆژ دوو زەڵاتم حازە کردبوو. زەڵاتی یەکەمیان زەڵاتی ورد، زەڵاتێکی وردم حازە کردبووە لە ئەمڕۆ زەڵاتە تەمات و خیاری تەمات و خیار خۆمانێ تەماتە و خیار لەگەڵ بیبەری زەرد، بیبەری زەرد، بەڵێ لەگەڵ پیازی سوور، باشە، لەگەڵ معدەنوس و نعنا، لەگەڵ کەمێک هەنار بۆ سۆسەکەشی ترشەر سماق، لەگەڵ کەمێک خوێ زۆر کەم خوێ، لەگەڵ زێتی زەیتون و ئاوی لیمۆ کەمێک ڕۆبانە. دەستە خۆش. ئەو زەڵاتی یەکەم. زەڵات دوێنێ وتمان ئەگەرێکێک هەستیاری کۆڵۆنی هەبوو بەس پیازەکە لابە ئەو زەڵاتی عیبی نییە. باش. ڕاستەکەم. بۆ زەڵاتی دومیان زەڵاتی مانگۆیە لەگەڵ جەرجیر. مانگۆ و جەرجیر. بەڵێ لەگەڵ تەماتە و خاج بەکارێنی. ئەو پێکاتێک بۆ سۆسەکەشی بەس تەنها ئاو لیمۆ بەکارێنی، هەرەوەنە لەگەڵ تۆزی زەیتی زەیتون. ئەو کەسانەی کە هەستیاری کۆڵۆن ئازانی مانگۆش تۆزێک هەستیارێکە زیاکە، بەڵام ئەوەی کەسا زۆر بێ زۆری خەڵکی ساغا هیچ گرفتێکی نییە ئینشاءالله. دەستەکانە خۆش زۆر زۆر، بەڵام ئەوانەی تر بەڕاستی خۆراکی هاوسەنگن ئەوە خۆشی خودی خۆی بۆ یەکێکی تەندروست یەکجار نیامەتێکی گەورەیە. دەست خۆش بێ من جێ تێڵم و تۆ زەڵاتەکەمان بۆ جوان وەکو خۆژایی تر ئامادەکە و هینەوە خزمەتە. دکتۆر جان ماوسی یاکجان چه حواڵە؟ سەلامەت سپاس دەکەم. ئەمڕۆ گۆشت دەبینم. ئەرێ وەڵڵا لەگەڵ ئەوە چی ئەوەی؟ ئەمە ماش و سپێناغم بێکە سووریەکەم. ماشەڵڵا. بەڵێ بەڵێ. ئێمە وتمان سپێناغ بۆچی باشە؟ سپێناغ بۆ هین باشە چیناوە. پەستانی بۆ پەستانی خوێن. ئافەری دەستە خۆش. ئەو قۆپیایە. نا خەری بەڵام بڕی خۆڵە باش. تەواو وەری خۆڵی باش عیبی نییە. عیبی نییە.
لەگەڵ ماشاوانی بەڵێ نیعمەتێکی گەورەیە ئەمە هینیەکەی ئەمە سووریەکەمەوە سووریەکە لەگە برجا خوری نایکەم بەشلە ئەوم زایکەی بەشلە بەسوو بەڵێ نایکەی بەشلە نایکە بەشل ئاوا جوان یەک تۆس کەمی ئای بۆ زیاکەم هیچ زۆر نەبێویش باشە بۆی لەگە برنجەکەی بخورێت لەگەڵ برنجەکەیە دوای نیشامان دەبە بزانین چۆن زۆر باشە ئەمەیان چییە ئەمەشیان بیبەری ئەلوانە گۆشتە بەڵێ لەگەڵ گۆشتە بەڵێ هەرو گۆشتە کۆڵاندون و کردنە ئەمەوە جوانە تێگەیشتە ئەمە دوای بەست برنجی دیەکەم بەڵام برنجەکەی توازە کەمترە بۆی ئەمانە زیاتر دەرکەوێت ئەو برنجە تەندروستە بەڵێ چکە هەڵمژینی شەکرەکەی کەمترە بێ بەڕاستەکەی ئەو کاتە برنجەکەش قساندوو باشە دوایی تەرتیباتێکی زۆر جوان دەرەچێت باش بابەتێکی گرنگە بۆیە وتمباری دەرونی چۆنە باش دەرون ئەی بینێ دەخوا بەزاری باشە باخۆبانی چاوڵ شڵایەمە خزمەت انشاءالله بەناوی خۆی گەورە و میهرەبان خۆشەویستان وەکو وتم ئێمە لە هەموو ئەڵلقەکانی پێشووی مانگی ڕەمەزان و لە سەرەتای مانگی ڕەمەزانەوە هەر بابەتێکی پزیشکی باسەکەین نەخۆشیەک باسەکەین نەخۆشی شەکرەیە نەخۆشی زیابوونی پەستانی خوێنە نەخۆشی ڕیخۆڵەیە نەخۆشی قەڵەویە و نەخۆشیەکانی ترە بەڕاستی دەمارەکانی خوێنە ئیلا باری دەرونی لەگەڵای ئەرێ پێمان بڵێ بزانە ئەم باری دەرونی و تەندروستی دەرونیە بۆ ئەوەنە گرنگە چییە بابەتەکەی بەڕاستی ئازیزان و خۆشەویستان تەندروستی دەرونی بەس پەیوەندی بە میزاجی تۆ نییە بڵێ وەڵی میزاجم باش نییە هەر ئەو ڕۆژە میزاجم تەواویە نەخێر تەندروستی دەرونی پەیوەندی بە هەموو لاشتەوەی بە تەواوی لاشتەوە پەیوەندی پێوەیە بۆ وەختێ بەڕێزان ئێوە هەر کەسێک لە ئێمە کاتێک کە تەندروستی دەرونی تێکەچێ واتا وەختی تەندروستی دەرونیت بەرەوراڕێکی ئەڕە ئەم مەشاکلە بۆ دروستە بێ بەڕاستی بۆتان باسەکەم ئەم مەشاکلانە چیەکە کاتێکە تەندروستی دەرونی تێکەچێ بەڕاستی بۆ نمونە وەختێکە تۆ تەندروستی دەرونی و تێکچێ ئەم هەموو سیستمەیە کە لە لەشتا تێکەچێ من بۆت باسەکەم واتە خاڵی یەکەم کە تەندروستی دەرونی و تێکەچێ تۆ لە ژێر سترێسە ئابی لە ژێر قەلەقیە ئابی بەڕاستی خاڵی یەکەم تەندروستی واتە پەیوەندی مێشکت لەگەڵ لاشە تا تێکەچێ پەیوەندی مێشکت و لاشە تا بەڕاستی تێکەچێ واتە چییە؟ واتە کاتێک کە تۆ لە ژێر قەلەقیایی کاتێک کە لە تۆ لە ژێر سێسایی ئیعازێ بۆ مێشکە نێردرێ ئەم ئیعازەیە کە بۆ مێشک ئەڕوا بۆ مێشک ئیعازەکە ئەڵێ من لە ژێر قەلەقیم لە ژێر سترێسم بەڕاستی وەختیە مێشک ئەم ئیعازەی پێ ئەگا کە لە شێر سترێسایە چی ئەبێ؟ هەموو لاشا کاتە ژێر سترێسەوە هەموو لاشا کاتە زێر سترێسەوە واتە یەکەم خاڵ کە زۆر ئەڕاتە ژێر سترێسەوە سیستمی هۆرمۆناتی لەشتە سیستمی هۆرمۆناتی لەش هەر هەمویان ئەڕاتە ژێر سترێسەوە کە ڕۆژتە ژێر سترێسەوە بە کە سیستمی هۆرمۆناتت ڕۆژتە ژێر سترێسەوە هۆرمۆناتی سترێس بەرزە بێتەوە ڕێژەکەی لە لەشتا بەرزە بێت گرفتترین هۆرمۆن کە بەرزە بێتەوە لە لەشتایە ناوی کۆرتیزۆڵە کۆرتیزۆڵ بەرزە بێت لە لەشتایە بووە لە ئەنجامی تێکچوونی پەیوەندیەکەی مێشک لەو ئەنجامەیە چونکە مێشک لە ژێر سترێسایە کە سترێسی پێگەیشی عازی بە دەستگەیش هۆرمۆناتت بووەکە هۆرمۆناتی سترێست بۆ بەرزەکاتەوە چالاکەکە ئەو سیستمە بۆ چالاکەکە کە سیستمی سترێسی بۆ چالاکرد کۆرتیزۆڵە بۆ بەرزە بێتەوە کۆرتیزۆڵت بۆ بەرز بێتەوە یەک دنیا گرفت و مشکلە بۆ دروستە بێ لەگەڵیایە ئەو مشکلانەی کە سیستمی سترێس کە بەرزە بێتەوە خاڵی یەکەم خانە دەماریەکان ئەو هۆرمۆناتە ئەو پێکاتانەی کە لە خانە دەماریەکانەوە ئەڕێژێ چالاکە بێ و بەرزە بێتەوە ڕێژەکەی بەرزە بێتەوە لاشە ئامادە ئەکا بۆ شەڕ وەکەئەنەهو تۆ بە بەردەوامی حازری بۆ شەڕ ئەمە چییە؟
ئەمە لەبەرەوەی سیستمی سرێز چالاک بوو. سیستمی سرێز چالاک بوو، سیستمی هۆرمۆناتت بۆ چالاکە بێ. هۆرمۆناتی سرێز کۆرتیزۆل چالاکە بێ. کۆرتیزۆل و سیستمی سرێز کە چالاک بوو، سیستمی هۆرمۆناتەکەی چالاک بوو، لە خانە دەمارەیەکانیش چالاکە بێ. خانە دەمارەیەکان کە چالاک بوو، ئەو هۆرمۆناتانە و حازرەکە لاشە بۆ شەڕ. واستا ئەدرینالین و دەستە خوشکەکەی و برادەرەکانیشی چالاکە بن، تۆ بە بەردەوامی ڕێژەی لێدانت دڵت بەرزە بێتەوە. بە بەردەوامی لێدانی دڵت بەرزە، بە بەردەوامی تو حازرەبی بۆ شەڕ. ئەمە واو لێکە، ئەمە واو لێکە پەیوەندیەکی گەورەی هەیە لەگەڵ بەرگری ئەنسۆلین، کە بەرگری ئەنسۆلین پەیوەندی پێوە بوو، معنای وایە ڕێژەی شەکرت بەرزە بێتەوە. ئەگەری تویشبوونی نەخۆشی شەکرە بۆ دروستە بێ، پەستانی خوێن وەکو باسم کرد، ئەگەری تویشبوونی نەخۆشی پەستانی خوێنت بۆ بەرزە بێتەوە بەڕاستی. و لەگەڵیشایە ئەگەری تویشبوونی نەخۆشیەکانی کۆڵۆن و ڕیخۆڵەکانت بۆ بەرزە بێتەوە بەڕاستی. و لەگەڵیشایە ئەگەری تویشبوونی نەخۆشیەکانی شەکرەی جۆری دوود پێ تویشە بێ بەڕاستی. و لەگەڵیشایە سیستمی هەوکردنی لەشت بۆ بەرزە بێتەوە. هەرچی ئەو ئیعازانەی، هەرچی ئەو پرۆتینانەی کە بەرپرسە لەسەر هەوکردن هەر هەمووی بەرزە بێتەوە. CRP بەرزە بێتەوە، ئینتەرلوکینی 6 بە بەردەوامی بەرزە بێتەوە. ئەمە هەمووی ئاکتیڤیشنی سیستەمەکە و بۆ ئەکا بەڕاستی. ئاگاتان لێ بەڕێزان خۆشەویستان، ئاگاتان لێ چیت بۆ بەرزە بێتەوە، ئەمە هەمووی بۆ بەرزە بێتەوە. واتە سیستمی سترێس کە تۆ ڕۆیشتیتە ژێر سترێسەوە، هۆرمۆناتی سترێست بووە بەرزە بێتەوە، کۆرتیزۆڵت بووە بەرزە بێتەوە، خانە دەمارەیەکانت چالاکە بێ، ئەکتیڤە بێت و چالاکە بێ. کە چالاک بوو ئەو هۆرمۆناتانەی کە حازرت ئەکا بۆ شەڕ بەرزە بێتەوە، لێدانی دڵت بەرزە بێ، پەستانی خوێنت زۆرە بێ، نەخۆشیەکانی پەستانی خوێن و ئەمانە هەمووی بە بەرزە بێتەوە. لە هەمووی گرنگتر وەکووتم پرۆتیناتی هەوکردنت بۆ بەرزە بێ. ئەم پرۆتیناتی هەوکردنەیە بەرپرسە لەسەر هەموو نەخۆشیەکانی دڵ. واتا بە تەنیا کە ئەڵەی کۆلێسترۆڵم بەرزە، بە تەنیا ئەوە هەوکردن نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێنت بۆ دروست ناکە ئەگەر هەوکردنی لەگەڵانە بێ. هەوکردنیش لەگەڵایەت چی هۆکاری و چالاکیەکە؟ باری دەرونی، تەندروستی دەرونی. ئاگاتان لێیە خۆشەویستان، ئاگاتان لێیە بە تێکچوونی تەندروستی دەرونی چی و لێ دێ. ئاگات لێیە بە تەندروستی دەرونی، تێکچوونی تەندروستی دەرونیت، ئاگات لێیە تۆ چی لێ دێ. ئاگاتان لێیە چی لێ دێ بەڕێزان. بەوەوە ناوەستێ ئەو منتیقەی کەمەر و قەڵەوەیەکی یەکجا زۆر لە کەمەر تا چەوری ناو جگەر و ئەمانەشت بۆ دروستە بێ بەڕاستی. چەوری ناو جگەرت بۆ دروستە بێ، ئەگەری توشبوونی شەکرە و بۆ دروستە بێ، پەستانی خوێنت زیادەکە، نەخۆشیەکانی دڵت بۆ زیادەکە، لەگەڵیایە نەخۆشیەکانی ڕیخۆڵت بۆ زیادە بێ، چەوریەکانی دڵت لەگەڵ هەوکردنا کە زیادە بێن دەمارەکانی خوێن و لەگەڵ جەڵدەی دەماغ و جەڵدەی مێشکشت بۆ زیادەکە. باشە بەڕێزان، و لەگەڵیشایە وەکووتم لەگەڵیشایە تۆ ئەگەری دروستبوونی چەوری لە لەشتا زۆرە بێ، کە لە چەوری لە لەشتا زۆر بی، ئەگەری توشبوونی قەڵەویت بۆ بەڕاستی زۆرە بێ بەڕێزە. بۆیە قەڵەوی دوو جەمسەرە، یەکێک قەڵەوە ئەگەری ئەوەی باری دەرونی خراپە، و ئەگەر باری دەرونیشت خراپ بێ ئەگەری ئەوەیە کە تۆ تووشی قەڵەوی بی بەڕاستی، بە تایبەت قەڵەوی منتیقەی کەمرت. ئاگاتان لێ بەڕێزان، ئاگاتان لێیە ئەم بابەتەی باری تێکچوونی باری دەرونی چەندێ خەتەر و مەترسیدارە. واتە پەیوەندی تێکچوونی تەندروستی دەرونیت، تێکچوونی تەندروستی دەرونیت بەس پەیوەندی وەکووتم بەس پەیوەندی نییە بە میزاجەوە، پەیوەندی بە هەموو فەسلە جێی لەشتەوەیە، هەموو لەشتدا ئەڕزێ، تێک ئەچێ بەڕاستی ژیانت تێکەدا.
ژیانت دێتێکەدا ئەگەر باری دەرونیت خراپ بێت تووشی هەچی نەخۆشی هەیە ئەگەری توشبوونت بە هەچی نەخۆشی هەیە زیادەکە ئاگات لێ بەڕێزان ئاگاتان لێ بەڕێزان و خۆشەویستان چ مشکیلەیە کە ئەم تێکچوونی باری دەرونیە هەموو ژیانت بەڕاستی تێکەچێ و فەسلەجەی لەشت بە کاملی تێکەچێ بۆیە تەمەنت خانەکانت عمری خانەکانت بەڕاستی تەمەنەکەی بەرەو کورتی ئەڕوا و خۆشت بەرەو چێ ڕۆی بەرەو داڕمانێکی زۆرە ڕۆی ئەویش ئەگەری ئەوەیە کە ڕێژەی مردن لە ناو کەسانەی کە بەردەوام باری دەرونیان خراپە ڕێژەی مردنیان بە پێی توێژینەوە زانستیەکان بەڕاستی زۆرە باشە ئازیزان بۆیە تکام وایە تێبگەن لەم بابەتەیە بابەتێکی یەکجار مەترسیدارە بۆیە ئێمەی بواری خۆراک ئەڵێین خواردن بە تەنیا نییە خۆراک تەنیا نییە ئەبێ پایەیەکی تریشت لەش ساغی کە زۆر گرنگە ئەویش تەندروستی دەرۆنیە چەندێک ئەم خۆراکە شەو و ڕۆژ باس ئەکرێ لە میدیاکانە لە سۆشیال میدیایە بەڵام ئەمەی تەندروستی دەرونیەکە ئەوەنەی خۆراکەکەش گرنگە پایەیەکی گەورەیە چونکە پایەکە و لێ تێکچێت چەندێ خۆراکت باش بێ چەندێ خواردنت باش بێ چەندێ خواردنت هاوسەنگ بێ چەندێ من خواردنم باش بێ کە باری دەرونیت خراپ بوو ئەگەری نەخۆشبوونەکانت زۆر باشە بەڕێزان باشە خۆشەویستان بۆیە بە تەنیا خۆراک کافی نییە بۆیە ئەڵین خۆراک کافی نییە بۆیە لە بیدایەتی ڕەمەزانەوە هاوارەکەین خۆراک خواردن بە تەنیا کافی نییە پایەیەکی تر گەورە لەش ساغی هەیە ئەویش باری دەرونیە و تەندروستی دەرونیە لەبەرەوەی من ئەم مەسجەیە بە تۆزێک دەنگێکی بەرز ئەیڵهێنم بۆ ئێوە بۆ ئەوەی بزانن چەندێ گرنگە چەندێ گەورەیە ئەم بابەتەیە بەڕاستی ئەمە خاڵی یەکەم کە باسم کرد تەندروستی دەرونی بەس پەیوەندی بە میزاجەوە نییە بە تەواوی لەشتەوەیە کە تێکچوو تەواوی لەشت تێکەچێ و ئەگەری توشبوونی ڕێ مردنت بەڕاستی زیادەکە بەهۆی ئەو نەخۆشیانەی کە پەیوەندی بە تەندروستی دەرونی خاڵێکی کە خۆشەویستان کە منەمەوێ باسی کەم ئەویش ئەوەیە ئێمە بۆچی باری دەرونیمان تێک ئەچێ یعنی ئەگەر سەیری ژیانی خۆمان بکەن بەڕێزان ئەگەر سەیری ژیانی خۆمان بکەن بۆچی باری دەرونیمان ئێمە بە بەردەوامی قەلەقین بۆچی با بەردەوامی باری دەرونیمان تەندروستی دەرونیمان ڕاست نییە چاک نییە لە ڕێگا ڕاستەکەیان نییە بۆ لەبەر ئەم هۆکارانەی کە ئێمە من باسێکم خاڵی یەکەم بەڕێزان خۆشەویستان ئازیزان خاڵی یەکەم کە وای لە ئێمە کردووە کە بە بەردەوامی باری دەرونیمان تەندروستی دەرونیمان باش نییە خاڵی یەکەم پەیوەندی بە ئیشەوێ ئیشی ئێمە ژیانی ئێمە بە بەردەوامی سترێسمان بۆ ئیزافاکە سترێسمان بۆ دروستەکە واتە ژیانی ڕۆژانەی ئێمە کارەکە و ئەو ئیشەی بە کەتوایە ئیشەکەی بە بەردەوامی مێشکت لە لای ئیشەکەیە بە بەردەوامی خەریکی و بە بەردەوامی لێکدانەوەی ئیشەکەتەکەی بە بەردەوامی خەریکی بابەتی پارە و حسابی ئیش و ژیان و پێداویستی ژیانەکەی بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی تێکچوونی باری دەرونی ئێمە سرێسی ئیشە بەڕاستی بەردەوامی ئێمە مێشکمان لە لای ئیشە بە بەردەوامی ئەڵین بزانم چیمان دەست چۆن ئیشەکەین چیمان دەستەکەوێت چیمان دەست ناکەوێت ژیانێکی والێ تێکداوین بەڕاستی ئیش سرێسێکی زۆر بۆ دروست کردین خاڵێکی کە لە خاڵەکانی وەکوتم سرێسی پارەیە بەڕاستی سرێسی پارە ژیانی لێ تێکداوین بەڕاستی هەموو مێشکی ئێمە بە بەردەوامی وەلای پارێ هەموو مێشکی ئێمە لەم ڕۆژانەیە بە بەردەوامی بەلای پارەیە ئەمڕۆ دینارێکە هەیە بانی چۆن بیکەی بە 2 دینار چۆن بیکەی بە 1000 دینار چۆن بیکەی بە 2000 و چۆن خانوویەکی تر دروستکەی چۆن سیارەیەکی تر دەستکەوێ
ئەمانە هەمووی وامان لێکابمان خاتە ژێرباری دەرونێکی خراپەوە بەڕاستی. واتە خاڵی یەکەم سترێسی ئیش، خاڵی دووەم سترێسی پارە، خاڵێکی تر کە ئێستاکە زۆر مشکلەیەکی گەورەیە ئازیزان. ئێستا گرفتێکی زۆر گەورەی تر هەیە لە دنیاە کە تەندروستی دەرونیمان تێکەدا ئەوی سترۆسی سۆشیال میدیایە. سۆشیال میدیا ژیانی لێ تێکداوین بەڕاستی. سۆشیال میدیا ژیانی لێ تێکداوین. ئەم هەموو سۆشیال میدیایە ئێمەی داخلی سترێسێ کردووە. تۆ تەسەوورکەن سترێسی ئیش، سترێسی پارە، سترێسی سۆشیال میدیا، سترێسی سۆشیال میدیا بۆ لەبەرەوەی تۆ لە سۆشیال میدیایە شتە جوانەکانە بینی بەس سویانەوە تا شتە خراپەکانە بینی. ئەم دوودانەیە کە بە بەردەوامی تۆی بینی هەر شتە خراپەکانە بینی سترێس دەکا، شتە جوانەکانی ژەبینی سترێس دەکا. شتە جوانەکان وەکو چی؟ نەفەرێکە بینی سەیرەکەی سەفەری خۆی پێنیشانەدا لە سەفەرێک و شوێنێکی خۆشە، تۆیش بیری لێکەیتەوەڵی کاکەوە تا خەڵک خەریکی خۆشیە من خەریکی لە ماڵی خۆم خەریکی چی. پارە و سەفەر و سەیارە و ئەنواع و ئەشکال ژیانی خۆشی و بابە ئێمە نازانین چی لە دڵی ئەو کەسەیە کە ئەو کاتەی سەفەرەکەی یاخان سیارەکەی هەیە. لەوەیە ساریەکی جوانت پێنیشاندا، لەوەیە سەفەرێکی شوێنی خۆشی کردی بێت، لە شوێنێکی خۆشە تەسویری خۆی کردی بێ، بەڵام بەخوا نازانین باری دەرونی ئەو چۆن. لەوەیە باری دەرونی ئەو نەفرێ لە باری دەرونی تۆ خراپتر بێ. لەوەیە کابرایەکی دەوڵەمەند سەیری ئەوە ئەەکەی، لەوەیە باری دەرونی ئەو نەفرە لە باری دەرونی تۆ خراپتر بێ. بۆیە تو ئەوە ئەبینی بەس زاهیری ئەبینی، بەس تێڕوانینێکی ئەبینی بەو شێوازە، بەڵام ناوە نازانی. تۆ نازانی ئێستا من سترێسم هەیە یان نیمە، نازانی ئەو برادەرانەی کە لە پشتی کام جەماعەتی کامیرەمان و ئەوانە سترێسیان هەیە، نازانین ئێوەی بەڕێز سترێسان هەیە یاننا. بۆیە ئەم بابەتە بابەتی سەیری ئەوە نەکەی بەس سەفەرێکی خۆشەکە و پارەیەکی خۆشی داناوە و لە ناو تیارەکە ڕسمێکە گرێ و خواردنی دروست کردووە لەسەر خواردنەکە ڕسمێکە بۆ گرێ لە سۆشیال میدیا بۆ دانێ لەگەڵیایە کۆمەڵێشتی تریش لەگەڵ برادر ئاڕوا بەسە نانانە ئەمانە هەمووی دەڵالەتی ئەوە نادا تۆ تووشی سترێسکە خۆشی لەوەیە سترێسی زۆر بێ. بەڕێزە لەگەڵی شایە مشکلەیەکی ترمان هەیە، ئەویش چییە؟ بابەتی ئەم بابەتی سیاسی و حاڵەتی سیاسیی کە لە گۆڕەپانی ئەمڕۆیە بەڕاستی ئەگەری توشبوونی ئێمەی کردو بە سترێسێکی زۆر. ڕۆژێ ژیانمان باشە، ڕۆژێک ژیانمان باش نییە. مێشکی لای پارەدانەکەی کرێکەیەتی، یەکێک مێشکی لای موچەکەیەتی، یەکێک مێشکی لای مناڵەکەیەتی فلان قوتابخانە بیخاتە فلان قوتابخانە نەیخاتە فلان قوتابخانە، یەکێک مێشکی لای ئەو سیاسیە ئەگۆڕێ ناگۆڕێ. ئەمە هەموو سیاسی بۆ دروست کردین لە بیرمان نەچێ خودی خۆی ئێمە لە ناو شەڕ و ئاژاوین. هەموو ئەم شەڕەیەکە کە بەرۆکی ئێمەی گردووە کە وڵاتەکەمانی گردووە بەڕاستی ئەمەش سترێسمان بۆ دروستەکە بەڕاستی. بۆیە ئەم پێنج خاڵەیە کە من باسم کرد کە سترێسی ئیشکردنە، سترێسی پارەیە، سترێسی سۆشیال میدیایە، سترێسی باری ناتەندروستی وڵات و سیاست و لەگەڵی شایە شەڕ و ئەو شوڕانەی کە لە کۆمەلگای ئێمەیە بەڕاستی ئەگەری توشبوونی ئێمە بە سترێسەکە بەڕێزان. بەڵام ئەمانە نابێ وا لە تۆی مرۆڤ بکە، وا لە تۆی مرۆڤ بکە کە بە بەردەوامی سترێست هەبێ. خۆشەویستان و ئازیزان لەبیرتان نەچێ ئەم سترێسەی کە من باسم کرد، ئەم سترێسەی کە من باسم کرد، ئەگەر ئەم سترێسە خۆی ئینسان خۆی مرۆڤ ئاساییە سترێس بێ، چونکە شێوازی ژیانی ئێمە ئەگەری سترێس بوونی تایە. خوای گەورە ئەوەی بۆ دروست کردووی لە ناکاوە تۆ سترێسبی ئاسایە، بەڵام ئەم سترێسە ئەگەر موقەت بێ تۆ خوا نەخواسە یەکێک لە دەستە خۆشەویستیە لە دەستەدەی تووشی سترێسە بی بەڕاستی، کارێک لە دەستەدەی تووشی ڕاستی، مشکلەیەکی خەزانیت هەیە تووشی سترێسە بی بەڕاستی، حد گرفتێکی تری دنیا هەیە بەڕاستی تووشی سترێس دەکا و پێشت ناخۆشە بێ، بەڵام نابێ بەردەوام بێ لە ژیانتا، نابێ وێرانت کە، چونکە بەردەوام بوونی ئەم سترێسەیە لە دوای 2 هەفتە زیاتر بەردەوام بووی ئەبێ بڕۆیتە لای پزیشکێکی پسپۆر، ئەبێ خۆت نەجادەی لەم سترێسە بەڕاستی.
خودی خۆی بایۆلۆجیستێس ئاساییە لە لەشی مرۆڤ دروست بوو بەڵام بەردەوام بوو بەم سێ قۆناغەیە ئەڕوا قۆناغی یەکەم کە پێوترێ قەلەقی قۆناغی یەکەم کە پێوترێ قەلەقی واتە تۆ قەلەقی پێوتری ئەنیگزایەتی یعنی قەلەقی ئینسان ئاساییە بە فترەیەکی کەم تووشی قەلەق بێ وەکو وتم بەڵام ئەگەر ئەم قەلەقیە وای لێ کردی یەکجار بەردەوام بوو لێدانی دڵت زیاد بوو خەوی بچڕاندی ئەمە یەکەم قۆناغێکی باش نییە چونکە لە دوای ئەم قۆناغەوە بەڕاستی ئەبێ بەچی قۆناغی دووەم لە سرێزبوونەوە لە قەلەقیەوە ئەبێ بە خەم ئیتر تۆ لە ناو خەما ئەژەی ئەبێ بە دپرێشن یعنی چی؟ یعنی خەمێکی بەردەوام تێکچوونی ژیانت داماڵینی تەندروستیت بەڕاستی ئەگەر بەردەوام بێ ئەم کە ئابەیە ژیانت تێکەدا بەڕاستی ژیانت تێکەدا وات حەزت نامێنێ بۆ ژیان بێتاقەتە بی بێهێزە بی بە بەردەوامی بیرت لە لای ژیان نامێنێ بەڕاستی ئەم سترێسەیە ئەم کە ئابەیە لە قەلەقیەوە ئەبێ بە کە ئابە لە قەلەقیەوە ئەبێ بە کە ئابە دوایی ئەبێ بە پڕوکاندن ئەو کاتە کۆمەڵێ بیرە و بیرۆکت بۆ دێ کە خۆت بکوژی کۆمەڵێ بیرۆکەی خراپت بۆ دێ کە خۆت لە ناوبەری لەبەرەوەی حەزی ژیانت بۆ نامێنێ ئەو کاتە حەزی ژیانت بۆ نامێنێ حەزی برادەرێتیت بۆ نامێنێ هیچ بیرۆکەیەکی لە مێشکانیە کە بیرۆکەی ژیانی تیابێ بەڕاستی ئاگاتان لێ بەڕێزان ئەم بابەتی تەندروستیە چەندە گرنگە خۆشەویست و ئازیزان هەر ئەم بابەتی تەندروستی دەرونیە هەر لە قورئانی شاباس کراوە ئەگەر بەردەوام بێ ئەم حوزنە خوای گەورە پێمانە فەرمێ لا تەحزەن ئەم لا تەحزەنەیە حوزنێکی بەردەوامە ئەم حوزنەیە بێت تۆ ببی بە خاوەنی کە بووی بە خاوەنی ئەم حوزنەیە ئەمانەت بۆ دروستەکا بەڕاستی ئەم مشکلانەت بۆ دروستەکا بەڕاستی لە قورئانە ئەفەرمێ وبيضت عيناه من الحزن فهو كظيم وبيضت عيناه من الحزن فهو كظيم باوکی یوسف ئاگاتان لێیە ئەو حوزنەی کە تووشی بوو ئێمە وتمان بەردەوام دوایی تووشی چاوی تووشی کە نەخۆشی پێوتێ ئاوی سپی توش بوو لەبەر بە حکمی چی بە حکمی ئەو حوزنەی کە تووشی و بەڕاستی چونکە وەکوتم ژیانت لێ تێکەدا بەڕاستی ئەم قەلەقی و نەخۆشی و خەم و هەمووی کە ئەگەر ببی بە خاوەنی بەڕاستی باشە بەڕێزان بۆیە زۆر گرنگە بەڕاستی بابەتی چی بابەتی تەندروستی دەرونی یەکجار گرنگە باشە خۆشەویستان ئێستا زانیمان ئەم تەندروستی دورنیەگە تێکچی هەموو نەخۆشیەکانت بۆ تووشە بێ ژیانی ئێمە بۆ هۆکاری بۆچی دروستە بێ لەبەرەوەی ئاوا ئەو هۆکارانم باس کرد کە دروستە بێ ئەی باشە حەل چییە من چی بکەم ئەی حەلمان چییە خۆشەویستان ئازیزان خاڵی یەکەم لە خاڵەکان خەوێکی تەندروستە چونکە خەو باسی ئەەکەین چونکە پایەیەکی تر لەش ساغیە خەو پاکەوەکردنی لەشتە بەڕاستی چونکە تێک چێبار و دەریونیت خەوت نامێنێ بەڕاستی بۆیە خاڵی یەکەم ئەبێ خەوێکی تەندروستیت هەبێ خاڵی دووەم ئەبێ وەرزشکەی هەر کەسێک باری دەرونی تێک چووە باش نییە ناڕێکە با وەرزشکە هەر کەسێک باری دەرونی تێک چووە ناڕێکە با وەرزشکە وەرزش خەمڕوێنە طبعا لا ئێمە وەکو بسڵمانان باشترینیان قورئانە ئێمەوە ئازانین بەڕاستی لا ئێمەی بسڵمان قورئان خەمڕەوێنێکی عەجیبە باشە بەڵام لە عیلمە باسی زانست دەکەم لە زانستا باسی چی ئەکرێ باسی خاڵی یەکەم ئەکرێ باسی وەرزشە خاڵی دووەم باسی چی ئەکا
لە دوای وەرزشەوە خەوێکی تەندروست لەگەڵ پەیوەندێ کۆمەڵایەتیەکان ناکرێتوە بە تەنیابی نەهێڵی ئەبەدەن بە تەنیابی ئەبەدەن بە تەنیایی قەلەقەکە و زۆرەکە بەردەوام بە پەیوەندێ کۆمەڵایەتەکانت زۆر باش بێ و لەگەڵی شایە خاوەنی بیرۆکە و هەبێ بۆ ژیان بەڕاستی هەدەفت هەبێ بۆ ژیان هەوڵدە بۆی دروستکە هەوڵدە لەو وەزعەت دەرچۆ لەو ناوەندە کە ناوەندێکی قەلەقیە خۆت ڕزگارکە هەر ئەوەنە خۆت ڕزگارکەی لە چییە بە پەیوەندێ کۆمەڵایەتیەکان و خاڵی ئەخیر بە برادەری چاک برادەری باش خەمڕەوێنە ئەویش یارمەتیەکی باشت ئەدا و ئەم دەستە جەمعیەی برادەرانە بەڕاستی خەمڕەوێنێکی گرنگە بۆیە ئەوانەی کە خەمڕەوێنن وەکووتمان هیچ مەجالێکی تیان نییە خاڵی یەکەم قورئان و حەدیسەکانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەمە لە ڕووی شەرعیە و بەڵام لە ڕووی علمی و زانستیەوە خاڵی یەکەم وەرزشە خاڵی دووەم خەوێکی تەندروستە خاڵی سێیەم وەکووتم لە دوای وەرزش پەیوەندیە کۆمەڵایەتیەکانە ئەو کاتە لە دواییە برادێکی باش لە دواییە خۆت دەرکەی لەو جەوەیە لەگەڵ مناڵەکەتا لەگەڵ خێزانەکەتا بەڕاستی هەوڵێک بدەی لەو بابەتە بۆی بیرۆکەی باشت بۆ دروست بێ بۆ ژیان بیرۆکەیت باش بێ دروست بێ بۆ ئەوەی هەدەفی تۆ لە ژیانە چییە و چی بکەی بۆ کۆمەلگای خۆت ئەو کاتە بەڕاستی تەندروستی و باری دەرونی چاکە بێ هیوادارم توانی بێتم ئەم بابەتم بۆ ئێوەی بەڕێز ڕوون کرد بێتەوە و ئێوەی بەڕێز ئینشاءڵڵا بزانن گرنگی باری دەرونی چەنێ گرنگە بەڕاستی و تەندروستی دەرونی چەنێ گرنگە و هەوڵی تەواو بەی ژیانت لێ تێکەدا هەوڵی تەواو بەی کە ئەم باری دەرونی ڕاکیە بەڕاستی لە دەستی نەجات بێت چونکە ئەگەر لە 2 هەفتە زیاتر دروست بێ پزیشکێکی بکی پسپۆری دەرونی بتبینێ ئەو کاتە ئەبێ ڕوو لە دەرمان و ڕوو لە چاکردنەوەی بکەی بەڕاستی بۆیە هیوادارم ئەم بابەتەمان بە جوانی گەیان دەبێتە خزمەتی ئێوە و بوە لێی تێبگەن بابەتەکە و بزانن چەندێک گرنگە خۆشەویستان من لێرەیە بابەتەکەم بۆ باسکردن ئینشاءڵڵا ئەڕۆمۆ لای بەڕێزان با بزانین خواردەکەیان گەشتۆتە چۆ فەرمون لەگەڵمانە السلام عليكم السلام والله هل هذا كله شرحتي عفوا كشف اللي هدينا سوا زلاتي كمان زلاتي مانجو ولا جرجير مانجو لەگەڵ جەرجیر لەکاتی سەرەکی مانگۆیە لەگەڵ جەرجیر لەگەڵ تەماتەی ورد خەیار لەگەڵ کەمێک پیاز نی پیاز جوانیشە جوان بەڵێ ئەوە زەڵاتەیەکەم بۆ هینەکەشی سۆسەکەشی بەڵێ بەس ئاونیمە فرێش لەگەڵ تۆزە زەیتی زەیتون تۆ خۆی پێکاتەکەی زۆری ئەو زەڵاتێکم زەڵاتی دووەم زەڵاتێکی وردم دروست کردووە بیبەرم تیا بەکارهێنەوە تەماتەیە خەیارە پیازە لەگەڵ بیبەری زەرد بەتەنیا لەگەڵ هەنار وبۆ لەگەڵ کەرەوز و هێنە نعنا بەڵێ بۆ سۆسی هەیە سۆسەکە پێکاتۆ لە کەمە خوێ زەیتی زەیتون ئاو لیمۆ لەگەڵ ڕۆبانەر خۆی کاک دۆرە هەنێک کەس هەیە ینی ئەوانەی دەرەوە کە زۆر جامە تابعاکەم سیر زۆر بەکارێن لە سیرە بەس ئێمە خۆمان سیر و ئەوانە بەکار نایێنی ئیتر بۆیە ئەگەر نەخۆی سیریشی ئیزافەکی هەرە بێت شتێکی خۆشە زۆر جوانە بەڕاستی زۆر سپاس بۆمان بڵێ باسکە چکە زۆر جوانە ماشەڵڵا سپێناخەکەی زۆر ئەو بۆ برنجەکەوت دوانی ئەو ماشەکەی برنجەکەمە بوو کە شتان لەگەڵا ئەوانەی کە تێکەڵ دەستە خۆش بیاخۆ ئەمە ئەو ماشە لەگەڵ سپیناخە سوورەکەیتەوە یەکەم جا سوورەکەیتەوە بە پیازە سوورەکەیتەوە تە بەدڵی خۆ ئەی ماشەکە دوای ئەکۆڵێندێ ماشەکە بێ پێشتر کوڵێنی پێشتر ماشە بێ کوڵێنی دوایەوە لەگەڵ سپیناخە بێ کە سوورەکەیتەوە ئەتوانی سەم تەماتم تیا بەکارێنەوە
سوورم کرد لەگەڵێ و لەگەڵ پاپریکا و تۆزە ئاڵاتی ڕۆشم تێ کردو ئاڵاتی سویشم تێ کردو یەک تۆزە تونم کردوتم بۆ ئەوی تۆزە تامی هەیە ینی لەگەڵەوەی زۆر خۆشە خوری بەڕاست خۆشم دەم ئەوە ئامادە بۆ شێوازە بەڵامتر برنجێکشمان بۆ کردووە و برنجەش بیبەری ئەلوانە و بەزالیا و گەرمەشامی و ئەو شتانە لەگەڵ زعفرانە گۆشتیشی تایە ئەتر ئا بۆ شێوازە ڕازانمانەتەوە ئەوی زەڵاتەکان ئینشەڵا دوایی خزمەتتان ساق بێ دەستان خۆش بێ خۆشەویستان و ئازیزان خۆراکێکی جوان و خۆراکێک و زەڵاتەیەکی یەکجار جوانیان دروست کردووە دەستیان خۆش بێ لەشیان ساق بێ ئەمەن خۆراکیش ڕۆڵێکی باشی هەیە لە تەندروستی دەرونیە هاوتمان تەندروستی دەرون لەشتی ئەوی ساق بێ بەڕاستی خۆشەویستان و ئازیزان لێرە دێنێت کۆتایی ئەم بابەتەیە کە باسی پایەیەکی تری لەش ساغیمان کرد باسی خۆراکمان کرد وەکو پایی لەش ساغی باسی تەندروستی دەرونیمان کردووە وەکو پایی لەش ساغی خەومان ماوە لەگەڵ وەرزش ئینشاءالله بۆ ئەوەی بەڕێزەکەین لاڵقەکانی ترایە هیوادارم توانی بێتین ئینشاءالله بۆ ئێوەی بەڕێز ڕوونیکەینەوە و بۆ ئەڵلقەیەکی تر ئینشاءالله لە خزمەتی ئەوەی بەڕێزا بین. سلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه و خواتان لەگەڵ. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا. برنج و ڕۆنی قو ئەگەرەتەوێت سفرەوخوانێکی بەتامتر هەبێ و خوانێکی ناوازە پێشکەشی ئازیزانت بکەیت ئەوە بێت و دڵی برنج و ڕۆنی قو هەڵبژێرە. برنجی قو 1121 دەرەجەیەکی دەنگ درێژە بەتام و بۆن خۆشە. ڕۆنی قو لە 100% سروشتی و بێکۆلسترۆڵە، ڕەنگ زەرد و جوانە. لەگەڵ برنج و ڕۆنی قو هەمیشە خوانەکەت ڕازاوەیە. بۆ تەندروستێکی باشتر برنج و ڕۆنی قو بەکاربێنە. برنج و ڕۆنی قو تامێک بۆ هەمیشە. ڕەمەزان تەنها سفرەوازانەوە نییە، بەڵکو و زیندووکردنەوەی خۆشەویستیە لە دڵماندا. لە چاوەڕوانی بانگ و بۆنی بەربانگدا خەندەی خێزان شتێکە بە هەموو دنیا ناگۆڕدرێتەوە. بۆ ئەوەی ئەم ساتانە شیرینتر بن، جیکۆر لەگەڵتانە بۆ کوالیتیەی کە هەمیشە جێی متمانەیە، وەک تامێک کە خۆشیەکانی ڕەمەزان مانادارتر دەکات. ڕەمەزانتان پیرۆز بێت. بەهاراتی ئاغا بۆ هەموو جۆرە بەهاراتێک، تام و بۆن و ڕەنگ و بابەتی وشکە و عەتاریل لە بەهاراتی ئاغا دەست دەکەوێت. خاوەنی عومەر کەریم ئاغا. بەهاراتی ئاغا گەیاندنی هەیە بۆ هەموو شارەکانی عێراق. ناونیشانی بەهاراتی ئاغا سلێمانی ناوبازار نزیک بەلەدیە کۆنەکە، تەنیشت خەنەفرۆشەکان. بەهاراتی ئاغا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا بۆ ئەوەی بە ئاسانترین شێوە و گونجاوترین نرخ بازاڕی خۆت بکەیت لە زنجیرە مارکێتەکانی عومرە بازار بکە. هەموو پێداویستیەکانی ڕۆژانت لەوێ دەست دەکەوێت بێ دوو دڵی و بە شێوازی HMC حەڵاڵ. هەموو جۆرەکانی خۆراکی وشکە، هەموو جۆرەکانی سەوزە و میوە، شیرینی و خواردن و خواردنەوە، گۆشتی فرێشی HMC حەڵاڵ، هەموو جۆرەکانی چەرەزات و هەروەها شوشەوات لە زنجیرە مارکێتەکانی عومرە دەست دەکەوێت. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زنجیرە مارکێتەکانی عومرە لە بەریتانیا. زەیتی زەیتون بە ئاڵتونە سەوزە دەگمەنەکەی جیهان ناسراوە. زەیتی زەیتونی یونس لە 100% سروشتیە و بەڕێگای سارد گوشراوە، بۆ هەموو خواردنێکی سارد و گەرم بەکار دێت. تەندروستە بۆ کۆئەندامی هەرس، سوود بە تەندروستی جگەر و خوێنبەرەکانی دڵ دەگەێنێت، بەرگری جەستە بەهێز دەکات، ئەگەری توش بوون بە خانە شێرپەنجەیەکان کەم دەکاتەوە، کۆلێسترۆڵی خوێن کەم دەکاتەوە. ئێستا زەیتی زەیتونی یونس لە مارکێتەکان بەردەستە و گەیاندن هەیە بۆ هەموو عێراق. ناونیشانی زەیتی زەیتونی یونس قەڵاتزێ نزیک بازاڕی ئاسوودە.
تۆ چ دۆشاوێک بەکارەهێنی؟ من دۆشای خۆماڵی بەکارێنم. من زۆر دەمێک کە دۆشاوی تەبیعەت بەکارەهێنم و بەڕاستیش زۆر لێ ڕازیم. دۆشاوی خۆماڵی نرخەکەی زۆر گرانە، بەڵام تەندروسترە و مادی پارێزەریشی تێدا نییە. بەڵام من زۆر بەدووادا چۆنم کردەوە بە بەرهێنانی دۆشاوی تەبیعەت بە شێوەیەکی تەندروست بە چەندین قۆناغ و کوالەتی کۆنتڕۆڵات تێپەڕێت و مادی پارێزەریشی تێدا بەکار ناهێنرێت. تەماتەکانیش لە شوێنێکی متمانە پێکراوە کڕن. لە هەمووی گرنگتر لۆگۆی ڕێگەپێدانەکەشی لەسرە. ئیتر پێویستە کاتێکی تر بڵێم لەسەر تام و ڕنگ و کوالەتیەکەی. دۆشاوی خۆماڵی تەنانەت ئەگەر زۆر پاک و خاوێنیش بێت وەکو دۆشاوی تەبیعەت بە کوالەتی کۆنتڕۆڵدا تێپەڕ ناکات. بەرهەمهێنانی دۆشاوی تەبیعەت بە چەندین قۆناغدا تێدەپەڕێت و لەژێر چاودێری وردایە بۆ ئەوەی بەرهەمێکی تەواو سروشتی و بە بێبوونی مادەی پارێزەر و بەتام و ڕەنگێکی جوان بگات بە دەستی بەکارهێنەرانی. بەرهەمەکانی تەبیعەت لە بەرنەبوونی مادەی پارێزەر سروشتی بوونەکەی لە دەست نەداوە. بۆ ئەوەی زەڵاتەیەکی بەتام و تەندروست بخۆیت سرکەی سێوی سەوزی کارگەی بەهار بەکاربێنە. سرکەی خۆماڵی مێژوویەکی درێژی هەیە کە دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا. سرکە بۆ چەندین مەبەست بەکار هاتووە. ئێمە لە کارگەی بەهار ئەم میراتە بە شانازیەوە دەپارێزی. لە کارگەی بەهار باشترین میوەکانی کوردستان بەکاردەهێنین بۆ بەرهەمهێنانی سرکە لە ڕێگەی کەرەسەی پێشکەوت و ستافی بتوانەوە. کۆنتڕۆڵکردنی کۆڵیتی لایەنێکی گرنگی کارەکانمانە. سرکەی بەهار پێش چوونە بازار شیکاری پێویستی بۆ دەکرێت بۆ دڵنیابوون لەوەی لەگەڵ ستاندەردە بەرزەکانماندا دەگونجێت. ئێمە شانازی بە هەموو شوشەیەک و دەکەین کە بەرهەمی دەهێنین. سوپاس بۆ ئێوەش کە بەکارهێنەری بەرهەمەکانمانن. کارگەی بەهار، سروشتی، خۆماڵی، تەندروست. بەرنامەی خۆراک دروستی بە سپۆنسەری برنجی قو، کارگەی بەهار، زەیتی زەیتونی یونس، بەهاراتی ئاغا، دۆشاوی تەبیعەت، کۆمپانیای بێری پێشکەش کرا.